بسم الله الرحمن الرحیم. حمد و سپاس بۆ پەروەردگار، سڵات و سلام بۆ جانی پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم. بەڕێزان و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیامم کاتتان باش لە هەر جێگایەک هەن. لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست داین باس و بابەتی ئەمجارەی بەرنامەکەتان بەرنامەی دوانگەی خەڵک بریتێ لەوەی کە ئایا کوردستان بەبێ پەرلەمان بەرەو چ ئایندەیەک هەنگاو دەنێت. خۆتان ئاگادارن کە ئەمە چوارەم خولی پەرلەمانە ئێستا لە ئارادایە. خولی یەکەمی پەرلەمان لە 19 پێنجی 1992 بەڕێوە چوو تا 2005 بەردەوام بوو. لە 30 کانونی دووەمی 2005 خولی دووەمی پەرلەمان بەڕێوە چوو و هەروەها لە 25 هەفتی 2009 خولی سێمی پەرلەمان هەڵبژێردرا بڵین و هەروەها لە 21 نۆی 2013 خولی چواری پەرلەمان هەڵبژێردرا تا ئێستا لەگەڵدابێ پەرلەمان چوار خوڵ سێ خولی بەڕێ کردو و خولی چوارین بەردەوامە و دیارە ماوەی چەندین مانجیشە پەرلەمان لە کار کەوتووە و لە ئێستادا قسە زۆرە لەسەر ئەوەی کە ئاخۆ پەرلەمان هەروە بەردەوام دەبێت تاکەی بەردەوام دەبێت ئەوە بە بەک خواردووی ئایا پەرلەمان چی بەسەر دێ و ئایا پەرلەمانتاران چی دەکەن، ئایا حیزبە سیاسەکان بۆ جێڕانەوەی هایبەت بۆ پەرلەمانی کوردستان چی دەکەن، ئایا چۆن ڕێک دەکەون. ئەمانە هەر هەمووی قسەیە دیارە وەکو چۆن دەڵێ هەر یەکە و قسەی خۆی دەکا و هەرێکە و گلەی خۆی دەکات، هەر حیزبە و تێبین و سەرنجی خۆی هەیە، هەر حیزبە و ڕوونکردنەوەی خۆی دەدا. بەڵام تا ئێستاکە ڕێک نەکەوتونە لەسەر ئەوەی کە ئاخۆ چۆن و بە چ شێوەیەک پەرلەمانی کوردستان کارە بکەنەوە. کاک محەممەد فەرموو. بەڵێ کاک محەممەد. سپاس کاک محەممەد، دەنگت نازم دەنگت کەم دەگاتە لام. والله كاغا تشيشلك خوتانه يعني تشيشلك خوت فرموا بردان او تشيشل دنگه صاغاكن فرموا كاغ محمد. لا كان ما تشيشل دنگه لا خوتان ساكن ان شاء الله بتساوان. فرموا كاغا والله نقولي برلمان بكيفي بارتيا نقولي برلمان بكيفي بارتيا وزير زنيرته بكيف خوي قانون الزكاه بيبرلمان داوای لێبردن دە کاک محەممەد دەکەم پەیوەندەکەی دیارە پسرا. من دێمە سەر ئەو کۆمنتانەی کە نێردراون بۆ پەیژی پەیام تیڤ و هەروەها ئەکاونتی ئەنوەر سەباح بۆ ئەوەی کە لێرەوە ئەو کۆمنتانە بخوێنەوە ئاخۆ بزانین خەڵک لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک چۆن باسی ئەو بارودۆخی پەرلەمانی کوردستان دەکا و چی دەڵێ و پێیان وایە کە ئایا پەرلەمان لە ئێستادا کە پاچی کەوتووە ئیدی بەرەو چه ئایندەیەک هەنگاو دەنێ کوردستان، ئایا پەرلەمان بەو حاڵە چۆن دەبێت چۆن سەردەگرێ. بەڵێ چێمان لەگەڵ با بفەرمێ. بەڵێ کاک هێمن فەرموو. کاک هێمن فەرموو قوربان. ئەم کاتۆ باش بەڕێ تۆ باش گیانەکەم. زۆر سپاس وڵات سەبارەت بە تەوەری بەرنامەکەت. زۆر سپاس. بەڵێ ئەفینجەتان بدەینە. فەرموو کاک. بەڵێ وڵات بگوڕە سەبارەت بە تەوەری بەرنامەکەت حەزەکەم شتێک بڵێم بەڕاستی زۆر بەداخەوە ئێمە چۆن ئێمە سەودا ئەندا پەرلەمانمان هەیە زۆر بەداخەوە گوایە ئەمانە نوێنەری خەڵکن بەڵام بەداخەوە ئەمانە من هەز ئەکەم ئەمە نوێنەری خەڵک نین ئەمانە يعني زۆر بەداخەوە یعنی باشە بەس لە غیری کۆمەڵی ئەندا پەرلەمان نەبێ ئەوانەی کە تۆ جورئەتی قسەکردنیان لە بەرەز کاک سۆران عومەر و عەلی حەمەد ساڵح و یعنی بەڕاستی دکتۆر شێرکۆ و کۆمەڵی تۆڵی ئەندا پەرلەمان کە جورئەتی قسەکردنیان هەیە ئەوەکانی تر هەموو خەوتون بەداخەوە. کاکێ من مەبەستی من لێرە ئەوەیە ئاخۆ پێ دوایەت و وەکو هاوڵاتێک لەو هەرێمە هەر ئاوا بێ پەرلەمان بین ینی کوردستان بەرەو کوێ بەبێ یاسا بەبێ لێپێچینەوە لە لایانی تەنفیزی وەکو حکوومەت ینی چی مەسەرەن چی بکرێ؟ کاک ئینهاوڕێژیان کێشەکە ئێمە کێشەکە خەڵک نییە ئێستا ئەبێ تۆ هەر وەکو لە دەمی خۆتەوەتر ئەبێ ئەندا پەرلەمانەکان بەڕاستی هەولێسیان هەبێ يعني إما دقمان فيهم يعني أجر باشا كاك أول نوێنەری خەڵکن يعني سەودا ئەندا پەرلەمان کەسێک قسەیەک ناکە غێری ئەو بەڕێزانی کە باسم کرد پێویستە ئەمان دێنە جواب ئێمە دەگمان داونەتێ ئێمە حەقمان بۆوان داوە کە لە جاتی ئێمە قسە بکەن بەداخەوە نازانم وەڵڵاهی من شتێک نابینم خۆرە پەرلەمان نەما یعنی بەڕاستی شتێک نەماوە سپاسانەکەم. زۆر سپاس بە قوربان. لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی ئەنوەر سەباح
کاکەژار سلێمان دەڵێ ئەگەر وا بڕوا دەبێ بە دارستان. کاک محەممەد دەڵێ کوردستان ئیفلیس بوو و لە بەرژەوەندی دەسەڵاتدایە. باوکی سەیوان فەرموو. بەڵێ باوکی سەیوان ئەم کاتەوە باش بەڕێز ئەم کاتەوە باش برانی بەڕێزم لە ژوورێ دەنگ بۆ من زۆر کۆرە ئازیزی من خۆی ئەگەرە وڵاتە خۆ خەڵک نییە خۆ خەڵک کاکە لە گوێگایانە دەنگ زۆر کزە دەنگ زۆر نزمە ناتانم گوێی لێ دایەنێکی سیاسی هەیە لەم وڵاتەیە حساسیەتی هەیە بە پەرلەمان شوێنی قانون و یاسادەکردن و پلاندانان و ڕێخستنەوەی سیستەمی وڵاتە. بەڵام ئەگەر لە ڕێخستنی و سیستەمی وڵاتە لایەنێکی ناتوانێت تەحملی بکە ئەوە تا پەرلەمانەکان پەخستووە. خۆی ئەگەر بکرێت کەلیمەیەکی زۆر عیبێ بەحثی چاراکردنەوەی پەرلەمانەکان بۆ پەرلەمان خۆدانەوە شاوە کاکە خۆ پەرلەمان تێزی ڕێژ نەکراوە نەوێری خونی بکەویتەوە. هەر وڵاتێ پەرلەمان و قانون و یاسایکی یا دوورخرایەوە ئەو وڵاتە بە وڵاتێکی زەنگڵستانە ڕابڕێگاوە کاکە وڵاتێکە دەبێ موەسساتێ بێت بێ قانونیە بێت هەست کەسێک و بەکەیفی خۆی هەڵەسێ قانونیە دەرەکە خەڵکە کوژێ کەزناچی لێ ئەوەتانێ بۆ نمونە ئەم هەموو پرۆژە یاسانەمان هەیە هەمووی پەچی کەوتۆ کاکە چەند پرۆژە یاسا لە پەرلەمانەوە دەچوو بەسایەوەی کەسا پەرلەمان لە ئیشانیە دایانێکی سیاسی نایە بکرێتەوە ئیش هەر جارە بیانوێک دێنێتەوە کاکە باس سەرۆکی پەرلەمان دوورکرێتەوە. عەزیزم سەرۆکی پەرلەمان هیچ کێشەی نییە نه سکرتێری پەرلەمان کێشەی هەبوو نە سەرۆکی پەرلەمان و نە پەرلەمانەکەس بەس لایەنێکەیە ناتوانێم ئەم ئەزمونەی بەدڵ نییە بۆ ئەو زۆر گرانەکەوێت لەسەری حەز ناکە دەستبەری بۆ سیستەمی سەرۆکی هەرێم ئەوە بۆ قەزێکە ئەگەر بەیانی بیانێت سەرۆکی هەرێم دابنێنەوە ئەیکەنە باشترین سەرۆک پەرلەمان لە وڵاتەکانە ناوبانگی دەرەکات. بەڵام من حەزەکەم بە حیاتی نەچێتە ژێر و باڵەوە هیچ یاسایەک لە وڵاتە قبول نەکرێت بەڵام خەتای میلەتشی زۆر تا میلەتەکەی من زۆر بێت دەنگەت پاوڕێزم قبول. زۆر سپاس کاک محەممەد فەرموو. کاک محەممەد زۆر سپاس بە قوربان. والله كاغن برلمان مية يعني بكيفي بارتيا كاغ محمد كاغن بكيف قانون دردك قانون يا وزير دردك كاغ محمد جان زار برلمان هرني قانون شلون دردكري او يك دوازار من بسياركي من اويا من نامه بصراحه للشاشي بيان كادكم كاغ محمد يعني هر برزي چتر خوجني يعني استغلال الشاشه بيان بكري بو هجوم كردن سر حزبك کوردستان ئێستا بێ پەرلەمانە تۆ پێ دوایە ئەگەر ئاوا کوردستان بێ پەرلەمان بێ ئایندەی کوردستان چی دەبێ ئەوە دەوەستیم لەڕێزەکەم بەڵێ جان أتناهي صراحة قسام بكين فرمان بشي كوتوا ختايتوا كاغدوا ختايتوا فرمان بشي كوتوا ختاي منها إيش فرماني فاتسنا كاغدوا أتناهي ناي بارتي ديني كاغدوا إيش بشي كوتوا ما بس من أوانية من عنواني برنامجكم أوانية شيء بتشي برلماني خستوا من ضمن أجر بيو بردوام ببرلمان أما برش شوية كردستان برو شو هنقاودني تسي بكري باشا والله كردستان بحياة خوي نابتا دولت أو فيت من أمكان جدول أو خونة في خيالي بني كردستان ببتا دولت شو كمان فيت حزب لنا وخوي رجنا كذا حزب حسابك صار حزبك ديناكا قانون بكيف خوي دردكا بكيف خوي ودكا هذه بارتي وبارتي حسابه يشكلكا لبو صوراني دكا من لبو كذكا أو بحياة خوي كل دولة أو خونة كان يبغى دولة والله بحياة خوي كل نفس دولة تقدر بحمو يجبه يتا حزبك بكينا أمر دولة من يسوان حزب ينام عليه تقدر لدسر تسكير ينام عليه بل زور سپاس كاك محمد جان كاك پیشرو فرم بقربان برزم ام كاتو باش جانكم والله برزم مسر وتورا ما يقصي خومكم فرمو قصي خودك بقربان والله او مسألة تخصمي برلمان واشتواء هو اصلا هردسي تارتي خويتي هو ويكار شغلاني خويتي بشارته اشكالينك هو همو خلقي كردستان هو زاني كاك پیشرو جان كاك پیشرو پرسیاری ئێمە ئەوەیە ئایا کوردستان بەبێ پەرلەمان بەرەو چ ئایندەیەک هەنگاو دەنێت ئێمە قسەیمە ئەوەیە ئایا ئەگەر هەروە بڕوە هەروە بێ پەرلەمان بین یعنی چی دەبێ والله ئەگەر پەرلەمان ئاوا بێت و پارتی ئاوا بکە لە پەرلەمان و نەیەڵێ پەرلەمانتارەکان بچنەوە ناو پەرلەمان ئەوە دڵنیا بە کوردستان لە ئێستا خراپتریتی بەڵێ زۆر سپاس کاک پیشرو جان کاک هەڵۆ فەرموو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باشي برام. زور سپاس بقربان. سپاس بكم. سلام بطورك دست خوشي ليكم. سپاس ببرست. كيف الجا؟ بله. والله مسألة برلمان حكومته أكثر الوقت ما هيك
بنەمایەکی قانونی یاسایی نەماوە. مەبەستی کاک هەڵۆجیان ئەوەی ئەمە پێویستە پێی هەستی وەکو خەڵکی مەحافەزەی سلێمانی و دەوروبەری پێویستە بەهانای براکوردەکانمانەوە بچین لە هەولێر و دهۆکەوە نەک بەهێز و بە گرتنەوەی جارێک کە تەپی عەمەداغا و نازام شەڕی ناخۆ هەروەکو ڕێکێوانێکی گشتی هەموو بەژن و منداڵ و پیر و پەرخەوکە و پیا ئەوەی دەست و لاخی چەقێنێت لە شەقامەکانی کەرکووک و لە بێگەڵە و لە نازان شو لە ئەو مەنتیقەوە بەر هەولێر بچین ئەو خەڵکە ڕزگار بکەین لە دەستی ئەو ژاڵمانە لە هەولێر بەڕاستی بەناوە پێویست ناکە جارێک کەختە لەسەر پەرلەمان و حکومەت شتیا بکەوانە گوێیەوە ناخنیوە گە بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی ئەو میلەتە ئیش نەکەن و ئەوەی خۆشی ئەو میلەتە بێ لایەوە ناخۆشیە ئەوەی مەسلحەتی ئەو میلەتی تێدا بێت بۆ ئەوان نیگەرانیە ئەوانە دانەوێت کۆمەڵێک مافیا و پیاوکوژ و ترۆریست بەڕاستی کەوتونە دەسەڵات و زۆر سپاس خۆیان بگەڕنەوە لە دەسەڵاتە تەنها ئەوەی ئێمە بەڕێکێوانێک بتوانین. بەڵێ کاکەڵۆ کاتم زۆر پێدا سپاس قوربان دایشی لانە فەرموو. بەڵێ دایشی لانە کاتت باش خوشی بەڕێز لەسەر تەوەرەکەتان کوردستان بێت پەرلەمان بەرەو ئاینگەی هەنگاوێن بەڵێ بێگومان لە هەر وڵاتێکی دیکە کە پەرلەمان پەک بکەوێ یان نەمێنێ ئەو وڵاتە بەرەو نەمان و بەرەو داڕوخان دەڕێت بچێت. بەڵێ بەڵام لە کوردستان لە بەرەوەی نەوڵاتە و نە پەرلەمانەکەمانش ئەو پەرلەمانە بوو وەزعەکە نەزانم هەروەکو خۆی مایەوەندە گۆڕانکاری پێدا نەکرد لە بەرەوەی خۆی دەسەڵات لە بنستی حیزبەکان بوون ئەسڵەن پەرلەمان ئەو دەسەڵاتەی نەبوو تاوەڕێ دەکرد لە حیزبەکان کۆ بنەوە سەرکردایەتەکانەوە بڕیار بدەن ئەوانش ڕۆژی دوایی داهاتن دایانکردا یاسا و بەسەر خەڵکەکەیان دەسەپان. ئەو کاتە پەرلەمان کاریگەر دەبێت لە کوردستان هەر کاتێک کە سەرۆکی پەرلەمان لە جێتی ڤیکتۆری یوسف نەوشەروان مستەفا بایە لە جێتی سکرتێری پەرلەمان مامۆستا عەلی باپیر بایە لە جێتی جێگرەکەی سەرۆکی پەرلەمانیش نێچیرۆن بارزانی بایە ئەو کاتە پەرلەمان کارا دەبوو ئیشی دەکرد و قسەکانی دەڕۆیشت. بەڵام ئەندام پەرلەمانەکان هەمووی ئەندامی بچووکی حیزبەکەیانن خۆ لە سەرکردایەتی حیزبەکانی لە تاوەڕێی دەمی سەرکردەکانیان دەکەن شەو سەرکردەکانیان یان ڕۆژی پێشتر سەرکردەکانیان بڕیار دەدەن ڕۆژی دوای ئەنج ئەوان بڕیارەکە تەنفیذ دەکەن کە مۆزوعێکی جێتە پێ ناو پەرلەمان بەدەری ئەوە ناتوانن بڕیاری لەسەر بدەن دیسان جەلسەکە تەجدید دەکەن تا ڕۆژێک لە سەرکردایەتیەوە ئەمەیان لەبۆ ئینجا پەرلەمانەکە تەنفیذی دەکات کوا پەرلەمانکاکە وەڵام مەگاڵتە بە خۆمان دەکەیت سەرکردایەتی حتى حکومەتەکان زوای وایە وەزیرەکانی شەروانە ساویان دەوێن لە سەرکردەکانە دەبا سەرکردەکان کو سەرۆکی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمە دەبا سەرکردای حیزبەکانی دیکە شەر هەمووی بێن هەرێکەوە پێی کورسەکانی خۆیان با سەرۆکایەتی لە حیزب وەربگرن خوێندنەوەی سایکسپیکۆ لە دوێنێ ئەمڕۆ چیە بینین؟ ئەڵێن بێ ئاگان لە تەفاسیلە وردەکانی ڕێکەوتن نامەکەیە هەر حەدەسێکی تاریخی کە بێت ئەوانەی کە چارەنووسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان یەکلا کردەوە لە شەرق لەوسەددا هیچ ڕۆڵ و کاریگەریەکیە بوو کارەکتەر بوو هەر ئەو مێجەرسۆنە لە بەردەمی مزگەوتی گەورە بەخۆی سارەکەی و ڕۆیشتوەگەرێکی هەڵنەسابێت لە بەری چوو بەرشەقیاوە سیاست نەگۆڕە ڕاستە ئۆتۆنۆمی هەیە و شەڕ هەیە بەتەمای دەوڵەتی کوردیان کردین بەڵام دەوڵەتی کوردی ناکرێت خوێندکارانی زانکۆ ئەو گەنجانەی کە من هەڵم بژاردون نیوە بە نیوە ئەتوانن پێشبینی بکەن باەخی مێژوو چییە بۆ ئێستا کە تۆ بێ بەراوردی ڕابردوو بە ئەمڕۆ کە ناکرێت کورجارێکی تر بخرێتەوە ژێر دەستی عەرەبیان دەستی تورکیان دەستی فارس ڕۆژ ئەوە داینابوو ئێرە ببیتە سەرچاوی ئیلهام بۆ دیموکراتیەت تەفسیری قورئانی بەرز و بەپێز
بە خامەی مامۆستا عەلی باپیر. بەرگی پێنجەمی کەوتە بەردیدی خوێنەران لە تایبەتمەندەکانی تەفسیری قورئانی بەرز و بەپێز، ڕاوەیەکی ڕاست و پوخت، زمانێکی سادە و ڕەوان، چاپێکی جوان و ڕوون، باسکردنی تەواوی لایەنەکانی تەفسیری قورئان. تەفسیری قورئانی بەرز و بەپێز ئێستا 5 بەرگی لە کتێبخانەکاندایە بە خامەی مامۆستا عەلی باپیر. تەفسیری قورئانی بەرز و بەپێز.